بێ کێ گوێیان لێ بگرێ کێ نازیان هەڵگرێ و لەگەڵ کێیە گفتوگۆ بکەن لە بابەتە خۆشەویستی و عاتیفی و کار و ئەو قورسایی کە لە ژیانیا خەوێتە سەرشانی کە ڕاتەوە کێ پێویستە لەگەڵ یا قسە بکە یاخود لەم ڕۆژەیە چۆن دانراوە و پیا و هەمیشەوە باسکراوە دەبێت لە دەرەوە بێ کار بکە هەستەکانی کەم دەڕبڕێ هێز و توانای زیاتر بەکاربێنێ جا لە ئێستایە بە دیوێک لە دیوەکانە ئەتوانی ئەگەر هەستت دەربڕی ئەبیتە شاعرێک ئەگەر هەستت دەربڕی دەبیتە نووسەرێک ئەگەر هەستت دەربڕی زیاتر دەڵێن ئەمە دڵی ناسکە یاخود ئەمە جوانە نووسێ یا زۆر بابەتی تر جا لە ڕۆژی گیانی پیاوانە میوانداری زۆر بەڕێز کاک بورهان بەرزنجیمان کردووە کە یەکێکە لە شاعرەکان بەڵام ئەدوێین لەسەرەوەی کە بۆچی ڕۆژی جیهانی پیاوان هەبێ و ڕۆژی جیهانی پیاوان خۆیان چی بکەن جگە لە بابەتە عاتفێکە کاک بورهان خۆی شاعرە و دوایی بە عاتفە و شەجوانەکانی هەستمان ئەجوڵێنێ ئوستاد بەیانی باش خێراتی باش گەلێ سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵی کەرکووک بۆ هەموو بیسەران و بینەرانمان ڕۆژی جیهانی پیاوان بەڕاستی بەزەی هاتنە بە پیاوە نازانم سوپرایزە بەڵێ ئەکید یەکەم جارەکەی گوێم لێبێ سوپاسی ئەوە شەکەین کەوا ئەمەی دروست کردووە من هەڵبەت هەر بۆ ژنان نووسیومە و بۆ نیشتیمان نووسیومە بەڵام پیاوانمان پشتگوێ نەخستووە چکە بۆ خوا کە دروستی کردوین خاکی دروستکردن ئەو خاکە جوانەکانی شاخ و داخ و دەشت و ئاوی دروست کردووە جوانەکانی ئاو ئەوان بێ مرۆڤ ناتوانن مرۆڤەکان بێ ئەوان ناتوانن مرۆڤ کێیە پیا و ژنە وایە بە ئێمە ئێستا تاکی پیا وەرگرین تاکی پیاوەکان کۆڵەکەی ماڵن باوک کۆڵەکەی ماڵە بۆ نمونە وانە پێشمەرگەکان کۆڵەکەی نیشتیمانن بڕبڕەی پشتی نیشتیمانن مامۆستاکان هەروە هەڵبەت ئێمە ژنانیش ئەگەر نەبن پیاوان لاوازن پیاو ئەگەر نەبێ ژن لاوازە بۆ ئێمە من بە ڕوانگەی شعرەوە بە ڕوانگەی شاعریەتەوە ئەتوانم بڕوانمە پیاو ئەگەر بێت و ژن لای لێ نەکاتەوە زۆر داماوە ئەگەر بێت و پیاویش نەبێتە ئەو کتێبەی کە بخوێنرێتەوە لە ماڵەوە خوێنەری جوانەکانی دڵپاکیەکانی ماندووبوونی نەخوێنرێتەوە لەلایەن ژنەکانەوە یان کەسی خۆیەوە هەڵبەت بێنازەکەوێ بێنازبوونی پیاویش ڕۆخانی نیشتیمانە مامۆستا ئەوەت بیرخستمەوە هەمیشاڵێن پیا وەکو منداڵ وایە کێ نازی هەڵبگرێت دەچێ بۆ لای ئەوە شتی وا هەیە هەموو مرۆڤێک وایە هەموو مرۆڤێک کێ نازی هەڵگرێ کێ خۆشەویستی باتێ ئەڕوا بوو ئەو بۆ نمونەتەوە تەماشاکە زۆر ئەبیستین فلانە گەنج لە ئاوی ئیجە خنکاوە فلانە گەنج لە لیبیا گرتراوە ئەمانە کێ پاڵنەریان بوون من هۆیەکی ئەخەمە سەر ئەوەی کەوا بێناز بوونان بێناز هۆیەکە لە هۆیەکان لەو هۆیە زۆرانە هەڵبەت من لەگەڵەوە نیمێکێک نیشتیمانی خۆی بەجێ بێڵێ تۆ جوانێکت لە نیشتیمانی خۆتە کورد زوو ئەمەی درک کردووە و توێتی بەرد لە شوێن خۆی سەنگینە بۆیە من ئەوە ئەڵێم سەنگین بمێنە لە وڵاتی خۆت لە ماڵی خۆت لە گەڕێکی خۆت تۆ پیاوی تۆ سومبولی جوانی دەرەوەی ماڵەوەی وانە ئێمە ژنان باخن ژنان باخچەن پیاو ئەو دار و درەخت و جوانیانن کە لە ناوەڕاستی ئەو باخا هەن بۆیە پیاو ئەگەر نەبێت ماڵ چۆڵە پیاو ئەگەر نەبێت بازارمان چۆڵە پیاو ئەگەر نەبێت قوتابخانەمان چۆڵە چۆڵی پیاویش واتە نەمانی جیهان نەمانی دنیا ئەم دنیای بە ژن و بە پیاوەوە جوانە وایە یەکتری گەر نازی یەکتری هەڵگرین شتێکی باشەکەین فبۆیە من لێرەوە لە کەناڵی بەڕێستانەوە لە ڕووی هەردوو ئەم جوانەوە ئەڵێم پیرۆز بێ لە هەموو پیاوێک لەسەر ئەم زەمینە تایبەتیش لە پیاوانی کورد درستە بابەتێکەیە کە ئەویش
پیاوان زیاتر دوور خراونەتەوە لە بابەتی هەست و سۆز لە کاتێکا شاعری و کۆبەڕێستان هەن نووسەری باشمان هەیە ئەدیبی باشمان هەیە ئەبینی کە نەخێر ینی لەلایەنە سۆزدارێکە و دوور نین ئەوانیش هاوشێوەی ژنان و خانمان مەشاعریان هەیە ئێموشنیان هەیە و هەتا دوایی جا هۆکار چییە کە ئەم ستێریۆتایپە هەیە خۆت ئەم بیرۆکەی هەیە لەسەرەوەی کە پیاوان زۆر دوورن لە بابەتە هەست و سۆزەکانەوە ئەمە زیاتر پێوەست کراوە بە خانمانەوە خۆی خوای گەورە مرۆڤی بە دوو شێوە بەڕای خۆمە ئەمە مرۆڤ ئاینەکان ڕەخنەم لێ نەگرن خوای گەورە بە دوو شێوە ئێمەی خەڵقاندووە ئەفراندووە یەکێک هەیە پیاوێک هەیە دڵی ناسکە هەستی ناسکە هەستی جوانە کە قسەکانیشی ڕەفتارەکانیشی جوانیان وێنێ بۆ بەرامبەر هەستەکەی تۆ لە سێبەری دارێکا دانیشتووی پڕ لە جوانی پڕ لە فێنێکی پڕێ لە هەستی جوان لە بەرامبەریشدا پیاوێکی دروست کردووە دڕق قسەی ڕق دانیشتنی دڕکاوی قسەکانی دڕکاوی ڕەفتاری ئازاربەخش ئەمە دوو مرۆڤن ئەمانن زۆر جار ئەمانەی کە دڵیان ناسکە و جوان و جوان بەخشن لە پیاوانە بێدەنگن شەرمنۆکن لە پانتایی بازاڕا بازاڕی ژیانە کەم دەرەکەون بەڵام کێن ئەوانەیە کەوا دەرەکەون ئەمانن کە دڵیان نرخە ڕەفتاری ناشرینەکەن دڕەقی ئەنوێنن تۆ تەماشاکە شەڕە جیهانەکان چێ کردوێتی ئافرەتێک نەی کردووە ڕاستە لەوەیە سەبەب کاریشی هەبێ لە ئافرەتانە بەڵام پیاو دروستی کردووە بۆیە ئێمە داواکارین هەمومان بچینە خانەی ئەوانەوە کە دڵناسک بین من کە دڵناسک بووم ئافرەتەکەی تەنیشتم هاوڕێکەی تەنیشتم هاوشارەکانم هاونیشتیمانەکانم دڵناسکە بن لە منەوە شتە جوانەکان فێرە بن بۆیە دڕەقی لە پیاوانە هۆکارێکە بۆ ئەوەی بابەتی ناڕەحەتی دروستکەین بۆ یەکتر هیوادارمەوە نەبێنێت لەم ڕۆژەوە داواکارینکەوە ئاڵایەکی جوانی خۆشەویستی بەرزکەینەوە هەمومان ببین بەو شارە جوانێکەوە یەکێ بیخوێنێتەوە هەستی پێ بکە بۆ خۆمە بۆ جوانیە بۆ ژیانێکی جوانە مامۆستا ڕق و نەرممان پێویست نییە لەم ژیانە نەرمەکە بۆ جوانی ژیان و ڕازانەوەی دیزایانی ماڵ و مناڵ و ڕقەکەش ئیتی وڵاتیش پێویستی بە شەڕ و جەنگ و ئیداری ڕق و شەقامێکە ئەگە بزانی هەر بێ دەنگە هەرەکێشن بە سەر تا و هەستەکەم هەردووکیمان پێویستە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە جەنگی جیهانەکە ناڵێم کەم ڕێژەیەکی کەم هاوڕێت بم چون هاوڕات بم چونکەوەش بیرروڕایە هەموو بیرروڕایەک جێڕێزە چکە بۆ مرۆڤەکە خۆی جێڕێزە هەموو مرۆڤێ جوانە من لەگەڵ دڕەقەکان نیم چەند جوانە جەنابەت کەوا پێشکەشەکەی تۆمان من دوای تەواوبوونی بەرنامە پێت بڵێ من سوپاس دەکەم تۆ شتێکی جوانت توانیە ئەڕووینە چەند ماڵەوە هەموو ئەو ماڵانە لەگەڵمان ڕازی بن لەو شتە جوانە ئەگەر بێت و ئێمە هەمومان جوانکاری بکەین شەڕ نامێنێ ئەمە هەمومان ڕێز لە یەکتری بکەین بازارمان جوانە بێ دەرەوەمان جوانە بێ پێویستمان بە دڕەقی نییە دڕەقی یاسا دروستیەکات بۆ ئەوانەی کەوا با بڵێن لە پێشێلی جوانەکانی ژیانەکەن جوانەکانی ژیان زۆرن من ئەڵێم هەمیشە ئێستا دڕەقی پیاوان زاڵترن لە بازار و لە هەموو جێگەکان کەواتیایە ژین با ئێمە پاکی بکەینەوە با ئێمە هەمومان گسکێکمان بەدەسەوە بێت دڕەقی بماڵین چەند جوانە ماڵمان پاک بێتەوە لە دڕەقی هەموو دڵ نەرم بین هەموو جوانی ببەخشین بەیەک درستم ئەنجا نازم شازی پەروەردەکردنەکەی یاخود فشاری کۆمەڵگەیە لەسەر پیاوان کە بەو شێوازە ئەوە نیشانی بدەن کە هەست و سۆز و مەشاعریانەیە لە کاتێکا پڕن لە هەست و سۆز و مەشاعر چونکە کەسێک وا بە ئاسانی تووڕە بێ وا بە ئاسانی شەڕبکە کەواتە پڕن لە مەشاعر و هەڵق و ڵاو لە ناوی وای لێ کات کە هەر قسەیەک هەر بابەتێک یەکسەر کاردانەوەی هەبێت جامە ڕێک ئەو لە دڵ و لە مێشکی خۆیانە ئەگەر بن هەڵەیەکمە بێ چاکم کاتەوە نەک شەڕم لەگەڵ بکات نەک بە دەڕەقی وابێ ئێمە ڕۆژانە بەرهەمهێنانی پیاوی دڵ نەرم و پیاوی جوان و پیاوی پرسۆز دێنی نەکایەوە چکە هەمومان کارگەین
بەڵام کارگەیەکی هەستیارین ئێمە ئەگەر کارگەیەکی هەستیار بین بۆ بەرهەمەکانمان بابەتی هەستیاری جوان نەبێت سۆز نەبێت لەوانەیە من لێرەوە بڵێم لەم ڕۆژە جوانەوە بڵێم دایکان پشگیری پیاوان بکەن پیاوی دڵسۆز دەرەچێت پیاوی نیشتیمان پەروەەر دەرەچێت پیاوی ژن پەروەەر دەرەچێت ئاخر ئێمە پێویستیشمانە ژن پەروەەرمان هەبێت هەڵێن شەرت بەکەین ئێمە زۆر جارەوە بڵێن بەڵام نا تۆ کە ڕێز لە ژنەگریت پیاوێکی جوانت بۆ دروست دەکات پیاوێکی جوانت بۆ بەرهەم دەهێنێت وایە ئەوە واکە کۆمەڵگەمان ئێمە کۆمەڵگەی کوردیمان زۆر جوانە ژنەکانمان لە پیاوەکانمانەوە لە 1950 رووسیەک مینۆرسکی دێ بۆ کوردستان شتێکی جوانەڵێ ئەڵێ من کە چوومە ماڵی فڵان ئاغاوە ناوی دێنێت باسی درێژایی بە درێژی باشین باسی ناکەم ئەڵێ ئەوەندە پیاوەکان متمانەیان داوە بە ژنەکان ژن دروست بووە بۆیە ژنی کورد ئەوەندە بەرز بووە ناوی مناڵەکانیشیان بە ناوی ژنەکانەوە بووە ئەخر ئەوە کەڵەمێردی پیاوە ئەوە پیاوی جوان قوتابخانەیە کە پیاوە بزانە چەند جوانی لێ دەرچووە کە کورد شانازی بۆ واکات واتە پیاوەکانمان لەم ڕۆژەوە ئەبێ خۆمان بە خۆمانە بچینەوە ئەو بەرگە چی ناوێ و ئەو قەمیسەوە و چاکەتە چی ناوێ و بغزاویە لە بەڵخۆمان داکەنین با ببینە ئەو مرۆڤە جوانیکەوە ئەوەی لەگەڵمان یەک سانیەدا بنیشێت جوانیمان ببینێت تایبەت ئێمەی کورد بێگومان کورد ئەگەر بگەڕێنەوە باو با پیرانمان ڕەسەنایەتی و جوانێکی زۆر جوانمان هەیە وایە ئوستاد دانی کات خۆی کە لە دیوەخانەکانە دائەنیشتی یاخود لە مەجلیس و کۆبوونەوەکانی ساڵی 1970ەکانە لە بەرەوەی پەیوەندیەکە زۆر کۆمەڵایەتی و زۆر تۆکمە بووە هاتوچۆ زۆر بووە ئێستا شەبینی ئەڵێ فڵانکەس چیتە بەلێ ناسیاومە هیچی نابێ تەنها ئەوەیە ئەو نەهاتوچۆی کردووە و ڕۆشتووە بۆ لای و منداڵەکانی تێکڵاو بوونە ئێستا شەر پێڵێ ناسیاومە ئەم ناسیاویە لە جوانی و ڕەسەنایەتی پیاوەکانەوە دەرچوو کۆمەڵایەتی بوونەکان بەڵێ زۆر جارەڵێن کورد دەڵێ ئێمە لەگەڵ ماڵ فڵان کەسا یەکماڵین یەکماڵ زۆر شتەگەیەنێت واتە پیاوەکان ئەوەندە جوان بوونە لەگەڵ یەکە دێیەک بە جوانی باسەکرێت شارێک بە جوانی باسەکرێت کە ئەڵێ یەکماڵین واتە خێزانی وەکو خوشک بینیوە کچ و ئافرەتانی وەکو خوشکی خۆی و کچی خۆی بینیوە چووەتە ماڵەوە بێبێەوەی پیاویش لە ماڵ بێ پیاو لە ماڵ نەبێت ئەمە جوانەکانی پیاوەکانمانە من داواکارم لێرەوە ئەڵێم با ئەو ڕەسەنایەتی کوردی خۆمان تازە بکەینەوە نوێ بکەینەوە چونکو ئەگەر نوێی نەکەینەوە لافاوێک ئەمان با لافاوی عەولەمە هەموو شتێک بە جیهانگیری ئەکرێت وایە ئێستا گڵۆباڵە بۆیە من داواکارم کورد ڕەسەنایەتی خۆی نوێ بکاتەوە ئێمە لە ڕەسەنایەتی کووردا لە فلکلۆری کووردا لە ئەدەبیاتی کووردا پیاو ترۆپکە هەر چەند جنیشی هێناوەتە ترۆپک پیاوی پشتی بووە بۆیە ئەگەر بێت و ئێمە ڕەسەنایەتی خۆمان نوێ بکەینەوە بگەڕێنەوە تەنانەت بۆ جلو بەرگەکانیشمان من بمزانایە بەڕاستی ینی من نەمزانیم بەرنامەیە گینا بەجلی کوردیەوە هاتم با ئێمە هەموو شتێکمان بۆ ڕەسەنایەتی کورد بگەڕێتەوە نەک بەس ڕۆژی پیاوان پیرۆزەکەین بەڵام ئەو ڕۆژانش پیرۆز دەکەین بۆ خۆمان ئەیکەین ڕۆژ 365 ڕۆژە هەر هەمووی بکەینە ئەو ڕۆژانێکەوە شاییمان هەبێت ڕێزمان هەبێت جوانیمان هەبێت بۆ یەکتر درستە کاک بورهان بابەتێکی تر ئەویش دەربڕینی هەست و سۆز بۆ منداڵەکانت بۆ خێزان و هاوسەرەکە تا چەند گیرینگانی بەداخەوە هەندێک هەندێک باوکەیەکی هیچ یادگارێکی خۆشی نییە لەگەڵ منداڵەکانی چونکە ئەوی ئەبینێت کە نابێت هەست و سۆز نیشاندا تا ڕادەیەک ئەمە لە نەوەکانی ڕابردوو کە ئێستا تەمەنیان گەورەیە لەوانە ئەبینرێت کە یادگارێکی وە خۆشیان نییە لەگەڵ منداڵەکانیان کە چوو بێتنە دەرەوە پێکەوە پێکەنی بێتن دوو قسەی خۆشیان کرد بێت یەک دوو جار بابەتی چوزانم تایبەتیان باس کرد بێت هەنی ئەمەش خاڵێکی زۆر گرنگە ڕای ئێوە چێ شتێکت خستەوە یادم برادێک نووسی بووی هەڵبەت ئێمە ناو نابێن و هین ناکەین نووسیبی حتا برادەرەکانیشم بۆیان باس کردووم باوکی لە هەر جێگەبینی وێتی قسەی پێ کردووە شکاندوێتەوە
لەگەڵ برادرانە لە کۆڵان یاریان کردووە لە دەرەوە برادەرەکانی ئەڵێن ئێمە لە کاتی کە باوکی ئەومان ئەبینی خۆمانە دزیەوە نەبادا دیسان گوێنێ بە ئێمەش بدا ببوونەوە ئەم جۆرە ڕەفتارانە ڕقی دروست دەکات تا مرۆڤی ڕق دروست دەکات مرۆڤی ڕقیش بۆ کۆمەڵگە زیانە ئێمە مرۆڤی جوانمانەوێ بڕواتە بێ هەموو ژیان ئەبێتە یادگاری هەموو ژیان من خۆم بەچکەی پیاو فەقیر بوومە بە کوردیڵم بەچکەی پیاوی فەقیر لەوانەیە جلێکمان بۆ نەکرایە ئەگەر جێژنێ لەوان دەجێژن جارێک یاڵە جلێکیان بۆ بکردینە بەڵام شانازیان لە دڵمانە دروست کرد بوو باوکو دایکمان سۆزیان دروست کرد بوو لە دڵمانە بۆیە ئێستەش ئێمە کە دانیشین ژیانمان یادەوەریە ئەڵێن دوێنێوا بوو بۆ ئەو ڕۆژانەی کە پێ ئەکەنیمان ئێستا ئەگرین بۆ ئەو ڕۆژانەی کە ئەگرین ئێستا پێ ئەکەنین واتە ژیان هەمووی یادگاریە با ئێمە یادگاری جوان لەگەڵنەوەمانە لەگەڵ مناڵمانە لەگەڵ برادرمانە لەگەڵ هاوشاریمانە دروستکەین یەک قسەیەکی ڕق بە گوێرەی ئەتۆمێکە بۆ مرۆڤ دای ڕزێنی ئەیکەوێنی وامە بە یەک قسەیەکی جوانی من چەند جوانە بە تۆ بڵێم چەند جوانیت لەوە باشترە من بە تۆ بڵێم ئەمەد بۆ کردوەتە بەر ئەوەت بۆ کردوانێ ئەمانە قسەی سەلبین ئێمە ئەو نەرێنیەمان ناوێ ئەمە ئەمانەوێ هەموو پیاوێک ئەمڕۆ خۆی بگۆڕێت بەو شێوەیەکەوە ئەرێنی لێوەربگرین ژیانێکی جوانی لێ فێربین دەستخۆش هەچەنێ دوورە لە بابەت و گفتوگۆوە بەڵام حەزم کرد ئەگەر بەرهەمێکت لە یاد بێ یاخۆت نووسینێکی بەڕێزی خۆت پڕبێ لە هەستی جوانی بۆ ژن بۆ پیاو بۆ منداڵ بۆ نیشتیمان شتێکەوە کە خۆت لە یادت بێ کە هەمیشە حەزت کردووە ئەمە لە یادت نەڕوات من لەو ڕۆژانە جلی کوردی جوانە بەڵێ هەڵبەتی جلی کوردی پیاوان جوانن بۆن ڕۆژی پیاوانە با ئەمڕۆ مەتهێوان بکەم هەڵبەت لەگەڵ دابوونەری چا ڕۆژ بە ڕۆژی ژینگەش ئاگۆڕدرێت ئێمە جاران کوردەواری پوزەوانیانەکرد ئێستا نایکەین بۆ بەفر نییە ڕاست بەفر نییە جاران بەفر بوو بۆیە جلی کوردی ژنانمان هەر زۆر جوانن شتێکی کورتم کۆپلەیەکی کورتم بۆ جلی ئەوان نووسیوە ئەیخوێنەوە ئینشاڵڵا پێم خۆشە من هەرچەند شارە مامادە نەکردبوو چونکە زانیم ڕۆژێکە ڕۆژی شار نییە بە ئەوم نایەت پێش ئەمەم جوانیت خۆشەویستی پرژێنم دەکا هێماڵین ئاو پرژێنم دەکا کوڵ پرژێن وانە لەوە وەرم گرتووە جوانیت خۆشەویستی پرژێنم دەکا تۆ جوانیت نقێمی کراسە کوردیەکەت لە چاخانەکانی دڵم دادا دەنیشن تۆ جوانیت وەکو تەنورێکی گەرم شاعر دەبرژێنی تۆ جوانیت وەک شنە لە گەرمەی هاویندا چاوەڕێ دەکرێی ببیتە میوان تۆ جوانیت سێبەراسا پەلکێشی مەعشوقت دەکەی و ئامێزی فێنکیت تۆ جوانیت وەکو دڵی ئەو گەنجەی لەسەر چۆپیدا دڵی پێش دەستی بەرز دەبێتەوە و ئاسمانی تەماشات تۆ جوانیت وەکو شعر وایت باخی دەروونم پڕ میوە دەکەیت تۆ جوانیت کە دەتبینم هەناسەکانم وەک نوێژە بارانە بۆ خۆشەویستی دەپاڕێنەوە تۆ جوانیت بەرماڵی دەماخم ڕادەخەیت و دڵم فێرە شەو نوێژان دەکەی تۆ جوانیت وەکو ئاوێکی سەلار بەناو دەشتایی دڵما گوزەر دەکەیت دارەکانی دڵم جانتاکانت بۆ هەڵدەگرن تۆ جوانیت بەیانیان بێ بۆ ماڵمان وەکو نان و ماستی بەیانیان جلی خەفەت لەبەر یەکتردا دەکەنی
دەست خۆش بێ. گەلێ سپاس. تۆش جوان. هیوادارم قوربانی بم مەمنونم. هیوادارم شتێکی کردی بێت ئێمە ڕۆژەکەمان ڕۆژی جوانیە باشە ئەوم هاتە پێشاو. ئەوە تاوە شعرەکەی پڕ بوو لە ئەست و سۆز. دەست و سۆز پێویستە بەدڵنێەوە چونکی زۆر کات دەڵێن فۆنۆتیک کە تۆ لەگە کەسێکە قساکی بڵێ چۆنی تۆزێ لەوەیە جوابدانەوەکەی یاخود بیرکردنەوەی بۆ جوابدانەوەی ئەڵێ ئەم چۆنیە بۆ ئەوە بەس کە بڵێ چۆنی دەنگ و باسە ها فۆنەتیکی دەنگ و ئاوازەکەش گۆڕانکاریەکی بەسەرابێ جودایە لەوەی کە ئێمە ئەگەر بێت و دەماخمان ڕابخەین وەکو فەرشێکی سوور خۆمان دروستیکەین بەسەریدا بڕۆین قەت هەڵە ناکەین. ئێمە ئێستا ئەمە زۆر جارە بینم مەجبوریت خۆت لادەی چونکە ئێمە وەکو وتمان مرۆڤە دڕەقەکان لە مەیداندا زۆرن هیوادارین ئەوە نەمێنێت. من ئەگەر دەماخی خۆم ڕاخم بیکەمە بەرماڵ ئەبێ چی بکەم واتا بێ نوێشکەم نوێشکار نوێشخێن هەر کامەی بێ جوانی ئەپارڕێتەوە بۆ جوانی قەتی چێکم نەبیست و بڵێ خوایە گیان من ئازار بدەی نییە من ناشرین بکەی نییە هەر لێ خوایە جوانم کەی خوایە شتێکی باشم بۆ بکەی باش من هەمان پاڕانەوە با بۆ بەڕێستان بێت لە ڕەفتارمان بۆ بەڕێستان بێت تۆ من ببینیت من لەسەر بەرماڵێکا ڕێ ئەەکەم چەند بە جوان تەماشامەکەی تۆ ئیسفادەیەکت کرد لێرە مێشکت ئارام بوویەوە هەمیشە من بۆ تۆ ئەپاڕێمەوە ئەڵێم خوایەگیان ئەو جوانکەی ئەویش وەکو منە وەیە مرۆڤەکان ئەگەر وەکو یەک بیر بکەنەوە من حەز ناکەم کەس ئازارم بدات ئەبێ منیش ئازاری تۆ نەدەم من حەز ناکەم گیرفانی تۆ هی تۆیە بە زۆر و بە دزی و بە فرتوفێڵێتی ببەم آخر تۆ ئازاری ئەچێژی من نامێەوە ئازارە بچێژی وەکو چۆن من حەزەکەم کە ئازارم نەدا ئازاری تۆش نەدەم. ئێمە گەر لەسەر ئەو بنەمایە بین ئەگەڕێینەوە بۆ کەلتوری کوردەواری کورد زۆر جوان ژیاوە زۆر جوانیش بووە تەنانەت مەیلی شەڕی نەبووە بەڵام ئێمە مێژووەکانمان وەها نووسراوە بۆمان 1001 ڕیوایەتیان دروست کردەوە بۆ ئێمە کە ئێمە ئاوها خراپین جەنگاوەنی تەنها ئێمەیان دروست کردووە ئێمە کوردنەوەیەکە لە نەوەکانی شەیتانن بۆ شەیتان بین ئێوە ئەڵێن ئێمە ئیمان بە یەک خوا هەیە آخر هەموو ئیسلامیش و مەسیحیش و ئەو دینی ئاسمانەکان لەگەڵ دینی ئەوانەی کەوا دروست کراون هەر هەمویان ئەڵێن خوا دروستی کردوین باشە خوا تۆی دروست کردووە بە جوانی بۆ منی بە جوانی منیشی بە جوانی دروست کردووە هەردووکمانی لە یەک قڕ دروست کردووە لە یەک جوانی واتە تۆ چۆن دڵت دێت تۆ چۆن زەمیرت قبولی کە بە من بڵێ شەیتان ئیدەن ئێمە دەوروبەرمان کوردیان هەبڵ بڵێم ڕۆژەکانیان لە کورد شێوانوە بەڵام کورد ئێستا سوپاس بۆ خوا لەسەر پێوەستاوە ئافرەتی جوانمان هەیە جوانە نووسن جوار بیرەکە پیاوی جوانمان هەیە جوان بیرەکەنەوە ئێمە ئەبێ هەمومان دوو دەستەکە بین کەوا چەپڵە بۆ یەکتر لێدەن دەست خۆش بێ بەخێراتی خۆشحاڵم ئامادەبوونەت هیوادارم شتێکمان کرد بێ لەم ڕۆژە بەدڵنیام گەلێ سپاس بۆ ئێوە و بۆ کەناڵی کەرکووک هیوادارم نەتەوەکەم سەروی هەموو نەتەوەکان بێت بەخێراتی سپاس بۆ بەڕێز بورهان بەرزنجی شاعیری دیاری شارەکەوە وەها نووسەر لەگەڵتان بەرداوامە بینەتی نابڕگی باگراف پێ بەبزین ئەم جارە سەبارەت بە کەم کەسایەتی کوردە و ئەگەڕێنەوە لاتان